بەناوی خوای بەخشندەی میهرەبان، جوانترین سڵاوتان لێبێت بینەران و ڕۆژەوانانی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی گفتوگۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەم. لە ئەڵقەی ئەم جارەماندا باس لە منداڵەکەین لە ڕەمەزاندا. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانایی ئاین. مامۆستا بەخێر بێت بۆ ستودیۆ. سوپاسانەکە محفوظ بنێڕەمێ. ڕەمەزان زۆر جار باز لە زۆر بوعدی ڕەمەزان لە زۆر بەرنامەیە دەکرێت. حەزەکەین لەم بەرنامەیە بە تایبەتی باز لە منداڵ بکەین لە ڕەمەزانە. جارە حەزەکەم بزانین بەچێ ئەوترێ منداڵ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. داواکارم لە خوای پەروەردگار خوای تەعالا ڕۆژوی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کات، لەو کەسانەمان بگێڕێت کە لە مانگی ڕەمەزاندا خەڵەمی عەفو بەسەر تاوانەکانیان نەدێنن. دیارە منداڵ لە بابەتی ڕۆژوودا ئەوەی کە پێی وترێن منداڵ ئەوانن کە بالغ نەبوونە، چونکە کە بالغ بوو ڕۆژووی لەسەر واجبە بێت. ئێمەش باسی ئەو منداڵاناکەین کە ڕۆژویان لەسەر واجب نەبووە، ئایا بە ڕۆژوو بنیان بە ڕۆژوو نبن. بۆیە پێش ئەوەی منداڵ بالغ بێت پێوترێ منداڵ لە بابەتی ڕۆژووە بە تایبەتی، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بابەتی نوێژدا فەرموویەتی لە 7 ساڵەوە، بەڵام لە بابەتی ڕۆژوودا نەیفەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە منداڵ ئەوەیە کە هێشتا ڕشدی نەکردبێ، هێشتا بالغ نەبوو بێ، هێشتا چاکە و خراپە بە باشی لە یەک نەکاتەوە. ئەوە لە بابەتی ڕۆژوو نوێژ و ئەحکامەکانی شەرعیدا پێوترێ منداڵ هێشتا واجب نەبووە لە سەریان، کە ئێستا ئێمە باس لەوە ئاکەین. زۆر باش. تاوانەوە بە کوڕ و بە کچەوە. بە کوڕ و بە کچەوە. بەڵێ مامۆستا ڕۆژوو زۆر باز دەکرێت کە ڕۆژوو عیبادەتێکی جەماعیە. یعنی زۆر لە مامۆستایانی ئاینی، زۆر لە بانخوازان، زۆر لە ئەوانەی کە نووسیویانە و ئەڵێن لەسەر مەسائیلی ڕەمەزان دەوترێت دەڵێن ڕەمەزان عیبادەتێکی جەماعیە. مادەم جەماعی بێ و لە کۆمەڵیش لە بێگومان لە خێزان پێگاتووە. قسەکە لەویایە خێزان پێگاتووە لە ژن و لە پیا و لە منداڵ. با بزانین منداڵ لە کوای ئەم عیبادەتە جەماعیایە کە خێزان بە شێوازێکی گشتی تای بەشدارە. بەڵێ دیارە منداڵ ئیسلام فەرمانی بە باوک و دایکان کردووە کە منداڵەکانیان بپارێزن لە ئاگری دۆزەخ و خۆشیان خۆ ئەنفوسەکم و ئەهلیکم نارە. پاراستنی ئەو منداڵە، ڕاهێنانی ئەو منداڵە لەسەر عیبادەت و بەندایەتی بۆ خوای پەروەردگار لە پێش بلوغۆ دەست پێکە. بۆیە منداڵ تایبەتمەندیەکی لە ناو خێزاندا، تایبەتمەندیەکی ناو خێزاندا لەسەر دەمی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. سەحابەکانە فەرموون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژووی فێرەکردین، کە ڕۆژووی فێرەکردین ئێمەش وەنوسەویم سبیانەنا منداڵەکانمان فێری ڕۆژوو ئەکرد. یعنی منداڵەکان کاتێک کە نەیانتوانی بە ڕۆژوو بن، کاتێک کە زۆر جار کێشەیان دروستە کرد بۆ ڕۆژۆکە، تااقەتیان نەبووە، فەرمیەوە نوسەویم سبیانەنا منداڵەکانمان وا لێ کرد بە ڕۆژوو بنواتە لەگەڵ کۆمەلگایە جووتیانە کرد، لەگەڵ کۆمەلگایە ڕایەنەهێنان. پاشانە فەرمێ شتمان بۆ کردن، یاری منداڵانەمان بۆ کردن سەحابەکان کە بۆ ئەوەی برسیان نەبێ و مەشغوڵ بن بۆ یاریانەوە. بۆیە ئەم عیبادەتە جەماعیە کە عیبادەتێکی گشتیە لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی دێتە هەموو ماڵەکانەوە، دێتە هەموو شارەکانەوە، دێتە هەموو مزگەوتەکانەوە. لەم عیبادەتە گشتیەدا گرنگە باوکان و دایکان مەکانەتی منداڵی تیا بدۆزنەوە. مانگی پەروەردەکردنی منداڵە، مانگی ڕاهێنانی منداڵە. لە ڕەمەزاندا ڕەمەزان مانگی ئەوەندەیە منداڵ ئیجبارکەی لەسەر ڕۆژوو. ڕەمەزان مانگی ئەوەیە تەدریب بکەی بە منداڵ لەسەر ڕۆژوو. لە نێوان هاوکێشەی ڕاهێنان و ئەوەی زۆرە ملێ یان لەلایەن هەندێک لە دایک و باوکانەوە بەداخەوە لەوەی کە نازانن چۆن ڕایان بێنن بە جۆرە لە جۆرەکان زەختیان لێکن بەوەی کە بە ڕۆژوو بن. من حەزەکەم تۆ بە وردی لێرە ئامۆژگاری دایکان و باوکان بکەی لە نێوان ڕاهێنان و ئەوەی ئیجبارکردن.
طبعا باوکان و دایکانی بەڕێز ئەبێ وریای ئەوە بن ئەم منداڵە هێشتا ڕۆژووی لەسەر واجب نەبووە وەشتا ڕۆژووی لەسەر واجب نەبوو گەنجێک ئەچێ بۆ ئەوەی ئیجازەی سایقی دەربێنێ هێشتا نازانێت سیارە لێ بخۆڕێ مرور ئیجباری ناکات لەسەر لێخوڕینی سیارە بەڵکو تەدریبی پێکە ئەگەر بێ و ئیجباری بکات لەسەر لێخوڕی خۆشی تیاچێ و خەڵکیش تیاچێت بەدەستەوە ڕۆژوگردنیش بە هەمان شێوە ئەم منداڵە هێشتا فێری ڕۆژوو نەبووە هێشتا تاقەی ڕۆژووی نەبوو باوکو دایکە بێ ئاگادار بن با ئەم ڕەمەزانە ببێتە مەدرسەیەک بۆ فێربوونی منداڵەکانیانی فێریان بکەن با ڕۆژی یەکەم مەسەلەن ئەگەر ئەتوانن هەموو ڕۆژەکان ئەو منداڵە تااقەتێکی توانایکی بیگرێ کۆمەڵەیە ئامرازێ ئەگەر دایک و باوک بیگرێتە بەر ئاسان ئەبێت بۆ ئەوی منداڵ بە ڕۆژوو بێکە باسێکەکەین ئینشاءڵڵا بەڵام ئەوەی گرنگە باوکان و دایکان ئەم منداڵە بە زۆر والێ نەکەن نان نەخوا پێ نەڵن وەرە پارشێ وەرسا بەخوا بە ڕۆژ نانە نادەینێ جائیدی کەیفی خۆدا ئەم منداڵە فێر درۆوە بێت جارە پێشە مشتێ ئەچێ بە دزێەوە ئاوە خوات ئەچێ بە دزێەوە نان نەخوا باوکو دایکڵن بە ڕۆژ بێڵا بە ڕۆژوم بۆ چونکە زۆریان لێ کردو بۆی دایکان و باوکانی بەڕێز ئەبێ ئاگادار بن تەدریبیان پێ بکەین هەڵان سێنە ڕایەن بێنن لە پارشێوە سەرەتا پارشێو بکەن خۆشەویست بێلایەن ڕەمەزانیان لا خۆشەویست پاشان ئەگەر ئەتوانن تا نیوێ ڕۆژەکە بە ڕۆژوو بن ئەگەر تا ڕوبعێکی ڕۆژەکە بە ڕۆژوو حەسەن لەم وەرزەیە کە ئێستا وەرزێکی سەعات و گەرمیش وەرزێکی گەرمە کاکە بۆ ئینسانێکە کە لاشەی تەواوە بێتاقەتە بێت تووشی برسێت بێت تووشی تینوێت تێبێ ئەخەوێت سەری ئێشە زەختی دابەزێ ئەمان هەمووی دێتە پێشی بەڵام ئەو منداڵە هێشتا نەیتوانیوە بۆ خۆی بگرێ لە ناخی خۆیدا ناکرێ باوکو دایکان زۆری لێ بکەن چونکە ئەو منداڵە خوا نەخواستە ئەگەر زۆری لێ بکرێت ڕۆژوشی لا قێزەون ئەبێت بۆیە باوکو دایکانە بێ ئاگادار بن ئەو منداڵەوانێ نەکەن ڕۆژ و عیبادەتیان لا قێزەون بێت با ڕایان بێنن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی بە ئێمە کردووە کە بە منداڵەکانمان بڵێن کاتێک بالغ بێ چونکە پێش ئەوە تااقەت و توانایان نییە ناکرێ ئەم منداڵە تەمەنی 8 ساڵە تۆ بتەوێک و پیاوێکی 8 ساڵان تەعاملی لەگەڵا بکەیت بۆیە باوکو دایک زۆر گرنگە ئەوە بزانن تەدریب بە منداڵەکان بکەن ڕایان بێنن وردە لەسەر ڕۆژوو ڕایان بێنن لەسەر نوێژی تەراویح ڕایان بێنن لەسەر ئەوە ڕایان بێنن با لەم ڕەمەزانەدا وا ڕایان نێنن کە بڵێ وڵای کاکە نانەخۆی باشە بە ڕۆژوەبی باشە بە ڕۆژوو نابی نان نییە بە ڕۆژ شاخان ئێستا دایک و باوکێک کە بینەری من و تۆن و ئەم بەرنامەیە بینن لەوانێ بپرسن چۆن تەدریبیان پێ بکەین چۆن ڕایان بێنین تو ئەو ڕێگانەی کە بە عەمەلی لە ژیانی خۆتە چ بەسەر مناڵی خۆتە چ بەسەر ئەوەی لە دەوروبەرتایە بە عەمەلی چی بکەن دایکان و باوکان چی بکەن بەڵێ باوکان و دایکان زۆر گرنگە خاڵی یەکەم هەر لە سەرەتای ڕەمەزانەوە باسی ڕەمەزانیان بۆ بکەن یعنی بە شێوازێکی خۆش باسی ئەویان بۆ بکەن ئەو قیسانێک کە لە مانگی ڕەمەزانە ڕوویداوە ئەو شتانی کە لە مانگی ڕەمەزانە ڕوویداوە باسی گەورەی مانگی ڕەمەزان بڵند کاکە ڕۆژووی مانگی ڕەمەزانێکێکە لە ڕوکنەکانی ئیسلام ئەبێ ئێمە بە ڕۆژوو بین ئێمە موسڵمانین ئێمە خواپەرستین یعنی جۆرێک موناقەشە و جۆرێک قسە و گفتوگۆ لەگەڵ مناڵەکان بکە مناڵەکەی هەز بکە ئەم باوکو دایکە وەکو پیاوێک تەماشای منداڵاکە نەوەکو منداڵێکی ئەتیادی تەماشایەکەن ئەم منداڵە کاتێککە تۆ قسەت بۆ کرد لەسەر ڕەمەزان ئەوە زۆر گرنگە و منداڵە هەز بەواکە کە ئینسانێکە کە ئینسانێکی کاملە و باوکی لەگەڵای قساکات پاشان خاڵێکی ترکە بۆی ئەو منداڵە تەدریبی پێ بکەین لا پارشێودا خەبەری کەرەوە بەداخەوە هەندێک لە باوکان و دایکان پارشێوان منداڵەکانن خەبەر ناکەنەوە وەڵاهی باخەوەکەی لێ نەشێوە قەیچێکە باخەوەکەی لێ بشێوێت یعنی چیتیایە مەسەلەن تۆ ئەم منداڵە هیچی تیانێ باوک خەبەری کات و دایکی خەبەری کاتەوە ئەم منداڵە دەموچاوی بشوە و دووتی کەنا لەگەڵ باوک و دایکیا بخوات بە خەبەر نەکردنەوەی منداڵ ئەو زەرەر لەو منداڵە ئەگەێنێ با خاڵی دووەم منداڵەکانیان ئەگەر بە ڕۆژوش نەبن قسەکە لێرەدایە باوکان و دایکانی بەڕێز ئەگەر منداڵەکان بە ڕۆژوش نەبن لە پارشێوە خەبەریان کەنەوە با خەبەریان بێتەوە خەبەریان بێتەوە ببین وا سفرەیەکەی و باوک و دایک نانەخۆن ئەمە چێترێ دەست و پەنجە لەگەڵ پارشێ و لەگەڵ شاعیرەکانی ڕۆژوە نەرم بکەن بارەکەڵڵا بێک تەماشاکە هەمومان منداڵمانێ الحەمدوللا ئەوشی نێت یا ڕەبی خوای پەروەردگار پێ ببەخشێ کە لەم ڕۆژە پیرۆزیات دوعای بۆکەین منداڵ کاتێک کە باوک و دایکی لەسەر بەرماڵێک نوێژەکەن ئەم منداڵە هێشتا پێی نەگردووە سوژدا بێت هێشتا پێی نەگردووە ئەچێ بۆ ڕووکۆ هێشتا پێی نەگردووە دووبارەیە کاتۆ لەگەڵان ئەگەر ئەم منداڵە تەسەورکە
باوکو دایکی و وردە وردە پارشێوان خەبەریکەن و تەقلیدی باوکو دایکیەکەن چۆن لە نوێژە تەقلیدیەکەن منداڵ تەقلید دەکات لەو کاتەیە لە پارشێوەکەشات ئەم خاڵی دووەم ئارسانیان بۆ پارشێو کە زۆر گرنگە خاڵێکی ترکە زۆر بەداخەوە ئێمە نیمانە ئەبێ ئێمە ئەو منداڵە مکافە بکەین پێی بڵێ ئەم ڕەمەزانە خوا فەرزی کردووە لەسەرمان ئێمە بە ڕۆژۆ بین کە گەورین تۆ خوا لەسەری واجب نەکردی بەڵام وعد بێ ئەگەر توانیت بە ڕۆژوو بیت زۆرترین سەعات ئەمڕۆ توانیت بە ڕۆژوو بیت ئەوە من دیارەکەت بۆ کڕم جۆرێک نییە لە فێڵ مامۆستا هەندێک ببوورە هەندێک لەوانی خۆیان بە داکۆکی کار لە مافی منداڵ و توێژەر و ئەوانە ئەزانن ئەڵەن ئەمە جۆرێکە لە فێڵکردن لە مناڵ بە پارە و بە مکافە ئەو بە دیاری و بەمانە منداڵەکە خەنە توش زەحمەت و ناڕەحەتی ئەمە چێوەی کە لە پێناوی مادەیەکە برسی و تینووی ئەەکەن منداڵ بۆ خۆی طبیعەتی ئینسان وایە کە مکافەت پێوت مکافات پێوت ئەو ئیشەی لا خۆشەویستە بێ منداڵەکەی خۆمان ئەگەر لە ئەوەڵی ساڵەوە پێی بڵین لە کۆتایی ساڵدا لە ئیمتحاندا نمرەکانت بەرز بە ئەو من مکافەیە جا خۆ منداڵە خەو لە خۆی حرامەکات ئەو منداڵە زۆر جار تووشی برسێتێ بێ ئەوەندە خەریکی خوێندنە حکوومەت مکافەی داوەتا و کەسانەی دەرەجەی بەرزێن ئەڵێ لە طب وەرەگیریت ئەو مکافەیە خۆ ئەو منداڵی کە دەرەجەی طب بێنێ خۆ چەند شەو نەخەوتووە خۆی برسی کردووە بۆ سەفەر نەچووە لەگەڵ باوکو دایکیان نەچووە ئەوە شەر مکافەیەکی پێداوە ئەم نمرە بەرزە وەرەگیرێت لە خوێندنی زانکۆیە پێڵێ ئەگەر یەکەم بی لە ئاستی زانکۆکەیە ئەوە من ئەتکەمە موعید لە زانکۆکە باشە خۆ ئەم منداڵە کاتێک بۆ شتێکی دنیای کە مامۆستای زانکۆیە کا بە موعید ئەم تەڵەبە خۆ شەونخونی بینیوە هیلاکی بینیوە ئەم منداڵە تۆ ڕۆژووی لا خۆشەویستەکەی عیبادەتی لا خۆشەویستەکەی بەوەی کە لەوەی نا بڵێن مکافەت ئەەکەم تا ئێوارە نابێنان ئەوە ناڵێن کاکە نەک منداڵ برسی بۆ بێ بە ڕۆژنەوێ گەورەش برسی بۆ بێ ڕۆژوو بشکێنێ برسیەتیە کە زۆری بۆ بێت تینوێتیە کە زۆری بۆ بێ ناڕەحەتیە کە زۆری بۆ بێ ڕۆژ و گردن عیبادەتێکە خوای تەعالا دایناوە بۆ ئینسانەکان فەرموویەتی لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها بە پێی وسعی خۆی بەڵام باسی مکافەئاکاکەین باسی دیارەکاکەین پێی بڵێ ئەگەر توانیت ئەمڕۆ بە ڕۆژوو بیت زۆرترین سەعات بە ڕۆژوو بیت توانیت وەکو ئێمە بە ڕۆژوو بیت ئەوە مکافە ئەو منداڵە ڕۆژووی لا خۆشەویستە بێ پاشان ئەم منداڵە بە شتێکی تر زۆر دڵخۆشە بێ ئەم باوکو دایکە وەسف و سەنای بکەن یعنی زۆر خۆشە بڵێنەوە کاک محەممەد منداڵێکیانەیە کاک محەممەد ئەمڕۆ بە ڕۆژووە بێت بەڕاستی پیاوە ئەلحەمدولله سێ ڕۆژ ڕۆژووی گردووە دوو ڕۆژەتان نیوەی ڕۆژەکە بە ڕۆژوو بووە سوپاسی بکەن لە مەجلیسدا باسی بکەن نەگە بیشکێنەوە بڵێن والله ئەوە منداڵێکی دراوسێمانەیە دە ڕۆژە لی نەخواردەوە کەچی ئەم مناڵی ئەمە ڕەبی عەمری نەمێنێ دوو لە ڕووی جەنابتانەوە بە ڕێزانی کامان بینن تا ئێستا نەیتوانێت بەم شێوازە نا مناڵ مقارن نەکەی بە مناڵ یعنی مناڵی دراوسەکەت بێنێت چونکە طبیعەتی مناڵەکان جیایە وەکو چۆن طبیعەتی ئینسانەکان جیایە ئەم منداڵە توانێت بەرگەی خواردن بگرێت ئەتوانێت بەرگەی برسێتی بگرێت بەرگەی تیونەتی بگرێت بەڵام منداڵێکی ترێ بەرگەی هیچ ناگرێت بۆیە ئەو بیئەی کەتیایە گەورە بوونە ئەو ماڵی کەتیایە گەورە بوونە ئەو سلوک و ئیجتیماعی کەتیایە گەورە بوونە بەڵێ پێکاتی لەش کاکە منداڵی وایە دامەوە پێستەکەی بەسەر ێسقانەکەی ئاوای لێ بکە پاکەکەی مناڵی واشە ئەوەنە بەس لەسەر ێسقانەکەی دی کاکەمە جیایە ئەم منداڵە داماوە گەر بیشمرێ بە دوو ماوەکە وزعیفەی لێدێ هەر لە قەبری شابێ بەزەکانی بتوێتەوە ناگرێتەوە ئەو دوو منداڵە وەک یەک تەماشاکەی بۆیە وەسف و سەنای مناڵ بێی لە مەجلیسا باسی بکەی ئەلحەمدولله بە ڕۆژوو بۆ ئەم دوو ڕۆژە ئەم منداڵە هەست بە شعورەکات ئەم منداڵە هەست بەواکەت کە باوکی ئەم منداڵ زۆری پێخۆشە وەسف و سەنای بکەی منداڵ زۆری پێخۆشە لە مەجلیسدا باسی بکەی منداڵ زۆری پێخۆشە خاڵێکی ترکە زۆر گرنگە باوکان و دایکان ئەوەنە نمونەی لەسەر کاکە محەممەد دێناتەوە مەبەست دادەکانیشانی بەڵێ جوانەکانی شەوەی هەر نەڵن باسی مەبەستم لە فاتیمەشە مەبەستم لە هەردوو ڕەگەزەکەیە هەردوو ڕەگەزەکە مەسەلەن باوک ئەو منداڵە باوکانە چن بۆ مزگەوت دایکانیش چن بۆ مزگەوت لە زۆرێک لە مزگەوتەکان الحەمدولله بە ئەم منداڵە ڕابێنن لەگەڵ خۆیان بیان بن بۆ مزگەوت ببوورە مامۆستا پێشەوەی بگەنە تەراویح و مزگەوت خۆشیەگەیە لە بەربانگە تا چەند ئێمە بتوانین لەسەر خەوش باسەکەین داخل مەبەستەوەی بۆی کە تێنەپەڕین بەسەر تا چەند بتوانین ئێمە لە ماڵەوە کەشێکی خۆی ئیفتارکردن ڕۆژوشکاندن خۆشێکی خۆی تایە وای لێ بکەین ئەم منداڵش بەشدار پێ بکەین لەم خۆشیەیە ئەمەژە بێتە یەکێکە لە هەنگاوەکانی ئەوەی کە منداڵ ڕابێنی لەسەری بە ڕۆژوو بێت دووشت زۆر گرنگە ویستم بێمە سەری ئەویش لە ئامادەکردنی سفرەی خوانی ئێوارە لەگەڵ دانیشتن لەسەر یەک سفرەدا
منداڵێکە کچێکە پێی خۆشە یارمەتی دایکی بات پێی خۆشە ئەگەر هیچ نەبوو هیچ نەبێ شربەتێکی بۆ دروستکە هیچ نەبێ مەسەلەن شتێکی بۆ پاکە هیچ نەبێ سفرەیەکی بۆ داخە پێی خۆشە پێی خۆشە مەسەلەن ئاوە کورسیەک دانا لەسەر مەخسەلە قاپی بۆ بشە پێی خۆشە با بەشدار بێ لەگەڵتا با بەشدار بێ لەگەڵتا هەست بکە دایکی بە ڕۆژووە هەست بکە دایکی بە ڕۆژووە یارمەتێکێدا کوڕ بە هەمان شێوە دایکی بەشداری پێ بکە لەو ئیشانەی کە ئەگونجێ لەگەڵ ئەو کوڕەدا لە ئامادەکردنی خوانی ئێوارە ئەگەر هێنانی خورمایەک بێ ئەگەر هێنانی بیپسیەک بێ لە دوکانێک ئەگەر دانانی ئاو بێت ئەگەر کڕینی شتێک بێ لە دوکان و سۆپەرمارکێتەکان یعنی مشارەکە بکە لەگەڵێ ئیش بکە خۆی بە خاوەنی قەزیەکە بزانێ پاشان دانیشتن لەسەر یەک سفرە و خوان زۆر جارێمە لە پێش ڕەمەزاندا منداڵەکانمان بە دیار فلیمێکەوە دانیشن دە بانگیەکەی ناهێنانەکەی بخوات دە بانگیەکەی ناهێنانەکەی بخوا منداڵ ئایپادێکی بەدەستەوەیە ئیدی ئەم ئایپادە بووەتە هەموو کەسی منداڵی تر بۆتە هەموو کەسی ئەم ئایپادە یاری پێکە دوو منداڵە لە ماڵەوە بووکەش و شاکەن کچن بووکەش یاری منداڵە ناکەن لە یاریکردنیا بکەی زۆر پێیان ناخۆشە لە غەیری ڕەمەزاندا بەڵام لە ڕەمەزاندا پێش ئەوەی بانگی ئێوارە بدا سفرە داخەن لەسەر یەک بان لەسەر یەک سفرەنان بخۆن ئەو منداڵە هەست بەوە بکاکە ئەم سفرە و خوانی مەغریبە چەند خۆشە کۆیان نەکاتەوە ئەم دایکی وا هەیە تانی ڕۆ سفرەکە هێڵ نەگردووە منداڵێک سەعات 9 لە خەوەڵەسێت دێنانەخوا یەکێک سەعات 10 لە خەوەڵەسێ یەکێک 11 لە خەوەڵەسێت ئێوارەیە بە هەمان شێوە هەر لە مەغریب بۆ سفرە داخرێ یەکێک ئێستا دێ بۆ نان خواردنێکی تۆزێکی تر دێ بەڵام ئەم خوانی ڕەمەزان با کۆمان کاتەوە ئەو منداڵە سفرەی بەلاوە خۆشەویستە بێت ئەو منداڵە هەست دەکات کە ئێوارەیەکە جا لە ئێوارەکانی تر بەڵێ جا لە کاتەکانی تر خاڵێکی ترکە ئەو منداڵە یعنی تەشجیع ئەبێ لەسەر ئەوەی بە ڕۆژوو بێ باوک بیبە کوڕە باوکی دەستی بگرێت واچین بۆ نوێش ئەچین بۆ مزگەوت ئەچین بۆ تەراویح تۆش پیاوی چەند منداڵێکی لێ لە مزگەوت تەراویح حەکەن تۆش وەرە ئەوان ببینە لەگەڵ خۆیان داینن نەک بیباتە مزگەوتەکە و لە بەرەوەی خێزانی پێڵە کاکە بیبە بۆ مزگەوت لە کۆڵ بیکەرەوە بەخوا زۆر حالە لە ماڵە لەبەر ئەوە نا نیەتە بیبات بۆ ئەوی کە تەدریبێک بێ بۆی ئەو خەڵکە بینێ تەراویحەکان لە تەنیشت باوکیەوە دانی شێ فێری ئەدەبە بێت خەڵک تەوقەیەکی لەگەڵاکە وەکو پیا و تەعاملی لەگەڵاکە کچێکە دایکێکێ بۆ نوێژی تەراویح دەستی بگرێ کچم با بچین نوێژە تەراویحەکە بکەین کاکە ئێمە کە باسی نوێژی تەراویحەکەین یان باسی ڕۆژۆکەین باسی مناڵێکی 4 ساڵە ناکەین باسی مناڵی 5 ساڵە ناکەین باسی مناڵێکی 10 ساڵاکەین باسی منداڵێکەکەین کە هێشتا بالغ نەبووە جایدی منداڵ وایە لە 13 ساڵە بالغە بێ لە کچان و لە کوڕان هەیە لە 12 هەیە لە 10 هەیە لە 11 بالغە بێ باسی ئەواکەین ئەگەر ئەم دایک و باوکە ئەم منداڵیان لەگەڵ خۆیان نابرد بەشداریان پێکرد لە شەعیرەیەکە کە شەعیرەی نوێژ و عیبادەتە لە مزگەوتدا ئەم منداڵە هەستەکاکە گەورەیە بۆیە تەسەور کە زۆری منداڵان لە مانگی ڕەمەزاندا مزگەوتیان لا خۆشەویستە بێت لە مانگی ڕەمەزاندا نوێژ و عیبادەتیان لا خۆشەویستە بێت مەگەر منداڵگەلێک کە خەڵک لێیان تووڕە بێ من لێرەوە نەسیحەتێکی و بەڕێزاناکەم کە لە مزگەوتە بەداخەوە لە سەردەمی پیاغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام منداڵ بە سەفەکانە هاتوچۆی کردووە چۆتە سەر کۆشی کەسەکان کە نوێژیان کرد چۆتە سەر پشتیان نوێژیان کردووە ئەمڕۆ ئەو منداڵانە کە دێن بۆ مزگەوت با عاجزیان نەکەین لە برایان و لە خوشکان با لێیان تووڕە نەبین با بە نەرمونیانی منداڵەکەی خۆت نایە لەگەڵ تا بۆ مزگەوت ئەم منداڵا بینی لی تووڕەمە بە چۆن تۆ پێت ناخۆشە خەڵکی لە منداڵەکەت تووڕە بێ کاکە منداڵەش باوکێکی و پێی ناخۆشە تۆ لی تووڕابیت وەرە نەسیحەتێکی بکە ئەوەندەی لە منداڵەکە تووڕابین لە مزگەوتدا با نەسیحەتێکی بکەین بڵێن ئەمە ڕەمەزانە ئەمە ماڵی خوایە ئەبێ ئادابی ماڵی خوا بپارێزین ماچێکی سەری بکە و با بڕوە ئەم منداڵە تەشجیع بێ بۆی بە ڕۆژوش بێ تەشجیع بێ بۆی کە ڕەمەزان هەستکە مانگیەکەی مانگی ڕەمەزانە لە دوای ئەوەی کە ئەم منداڵە باسی ڕەمەزانمان بۆی کردو باسی ڕۆژوومان بۆی کردو باسی ئەو ڕووداوانەمان بۆی کردو یاریمان بۆیان کڕی یاری منداڵە گەر ئایپادێک ئەگەر یاری بووکەشوشەی منداڵی بۆ بکڕە بۆی مەشغوڵیکە تەسەور ئەەکەی سەحابەی پێغەمبەری خوا بۆ ئەفەرمێ ئێمە ونجعل لهم ألعابا من العهن صحابة فرمي إيما ياريمان بو منداڵەکانمان دروست ئەکرد لە لۆکە بۆمان دروست ئەکردن ئەزانن کاتێک کە منداڵ یاریەکی پێ و خەریکی یاریکردنە برسێتیشی لەبیرەچێتەوە بە زۆر یێنی بۆ نان خواردن کاک
یعنی کە خەریکی ئایپادەکە بێ بە زۆرە یعنی بۆیان خواردن باوەڕکە تیکە بکە دەمێ و دەم ناکات ئەوەندە مەشغوڵە ئەوەندە مەشغوڵی یاریە خەریکی بووکەشوشەیە کچن خەریکی یاری بووکەشوشن هەتا بە زۆر نیانی بەنیانێنی بۆ سەر سەفرە زۆر باش بۆیە سەحابەکان یاریان بۆ کڕین یاریان بۆ کردن بۆی مەشغوڵ بن برسێتیان لە بیر چێتەوە تیونێتیان لە بیر چێتەوە مامۆستای بەڕێز لەسەر باسی باڵغبوونت کرد قسێکت کردوتە هەندێک لە 12 هەندێک لە 13 هەندێک لە 14 لە کچان و لە کوڕان کە ئەگەنە سنی بلوغ لەم ئێوارانەیە لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندن هەم پێشکەشکارەکە و هەم یەکێک لەو دکتۆرە بەڕێزانەی کە بانگی کردبوو باسی لەوە کرد لە ڕووی شەرعەوەنا ئەو ئەیوت هەتا 18 ساڵ مناڵە هەتا 18 ساڵ ناوێ بە ڕۆژوو بێ ئەمە جسمی پێویستی بە گەورەبوون و بە تەکوین هەیە ئەم منداڵە پێویستی بە خۆراگەیە ینی باسی لەوە ناکرد ئەگەر کچێک کوڕێک لە تەمەنی 12 13 14 کە بلوغی هات ئەمە لە ڕووی شەرعەوە تەکلیفی ئەچێتە سەر ئەو باسی لەوە کرد ئەیوو لە 18 ساڵ بەدواوە ئەبێت منداڵان چ کەس چ کوڕ بە ڕۆژوو بن کۆمنتی تۆ لەسەرەوە منداڵ لە 12 ساڵەیە باڵغ بێژنی بۆ بێنە لە 30 ساڵەیە منداڵێ بێتە باوک بەڵام لە 18 ساڵیە بە ڕۆژوو بێ ناوە شتێکی وانە پێچێ بۆ منداڵێک بۆ منداڵێکی تر جیاواز بێت خوێندێ لاشە هەیە گەورەیشە بەڵام تەکوینی جسمی بە خەڵکی ڕۆژوو نایە دکتۆر پێڵێت بۆیە شریعەتی پیرۆزی ئیسلام خی وابستە نییە بە ساڵەوە وابستەیە بەوەی کە کەی بلوغی هات بەڵێ کەی بلوغی هات ئەرزم کردی هەندێ منداڵەیە لە 12 ساڵەیە بالغە بن هەندێک لە 13 بالغە بن هەندێکی لە 15 بالغە بن ئەوە واجبە بێ لەسەری بەڵێ کە بالغ بوو کە منداڵ بالغ بوو خی پەروەردگار واجبی کردووە لەسەری بەڵام پێش واجبەکەش فەرموویەتی تەدریبێکی پێ بکەن بۆی ڕاستە و خۆ نەچێتە ناو واجبەکەوە وردەوردە ڕابێت بۆیە بەڕاستی و قسە زۆر پێم وایە زۆر عیلمی نییە لە ڕووی عیلمیەوە بۆ عیلمی نییە چونکە ئێمە ئەگەر بڵێن منداڵ لە 18 ساڵەیە تا 18 ساڵی جسمی تەکوینەکە کە منداڵێ لە 18 ساڵێ بەخەر من و تۆیە منداڵێ لە 12 ساڵێ باڵای بەخەر من بەرزە کاکەەوە من خەینا باڵام تۆزە کورتە بەقەر تۆ بێ مەسەلەن یعنی منداڵیشە جسمی لە جسمی من و تۆ پڕترە وانە بۆیە زۆر گرنگە ئێمە ئەوە بزانین عیلم زۆر جار ئاماژە پێیانی بینیوان و خوێنومان تۆ لە توێژینەوە زانستیەکانە دەوترێت تا تەمەنی 40 ساڵی زۆربەی زۆری ئەعزا و ئەندامانی لەشی و خانەکانی لەشی مرۆڤ لە گەشە سندن و لە گەورەبوون و تەکوینان جاخۆ ئەگەر ئەم قسەیە پێوەربێ بێت تا 40 ساڵی کەس بە ڕۆژوو نەبێت ئیتر لە 40 ساڵیش بۆ لە پیرە بەرەو پوکانەوە هەر نابێ بە ڕۆژوو لە بەروی خراپ لە 40 ساڵی بۆ لەوڵە پیرە بێ وڵە ماوەسەرە فیدی ئەم ساڵ چەنە کاکە ئیسلام کە شتێکی داناوە بەڕاستی خوای پەروەردگارە جەلە جەلالوهو عالمە بە ئینسانەکان چووکە خۆی دروستی کردووە خۆی ئەزانێ لەکەیدا بۆ بە ڕۆژوو بن باشە خۆی ئەزانێ ئەم منداڵە لەکەیدا نوێژ بکا باشە لەکەیدا ڕۆژوو بگرێ باشە لەکەیدا زەواج بکا باشە نەکەوەی جاری وایە تاقیکردنەوەیەک لەسەر منداڵێک ئەکرێ ئەم منداڵە بۆ خۆی جسمی بەکەڵکیەوە نایە بە ڕۆژ بێ بۆ خۆی ینی تەکزۆری جسمی وایە گرنگەوەی تێبگەین مامۆسای بەڕێز نە چۆنەڵی گەرم و گوڕی و جۆرێک لە توندیمان بۆ دین وا لە مناڵەکانمان کا بە ئیجباری و بە زەخت و بەوەی کە بەڕێزت باسە کرد لای ناشرین ببێ بە ڕۆژوو بێ نەوەی کە ئیهمالیکەین بەوەی کە تخوا مناڵە و پێ بگا و جارێ وەختی نیە و نەبووە بە 18 ساڵ ئیهمالیکەین تا کاتێک ئەکاتە ئەو تەمەنە ئەنجا دوایی نازانێ بە ڕۆژوو بێ ئەنجا ناتوانێت بە ڕۆژوو بێ لەبێ ڕاناتوە بابێنی سەر تەوەریکی تر کە ئەوترێ ڕەمەزان قوتابخانەیە منەوێت لە مامۆسای بەڕێز بپرسم چۆن ئێمەی دایک و باوک پینەرانی بەڕێز کە ئێستا دانیشتون بەدیار ئەم بەرنامەوە بتوانن لەم قوتابخانەیە مناڵەکانیان پەروەردە بکەن چۆن تەبەن ئەم قوتابخانەیە ئەبێ مامۆسای باشی تیابێت هەر قوتابخانەیەک مامۆسای باشی تیانە بێ منداڵەکان باش پەروەردە ناکرێن بۆیە زۆر گرنگە باوکان و دایکان جارێک خۆیان پەروەردەیەکی دروست کرابێت بێ باوکان و دایکان خۆیان پەروەردەیەکی دروست کرابێتن بەو معنایەی کە بتوانن پەروەردەی خەڵکی ترکەن من لەم یەکون لنەفسیه فەکەیفە یەکون لغەیریه ئەگەر ئینسانێ بۆ خۆی پەروەردە نەکرابێت چۆن خەڵکی تر پەروەرداکە بۆیە زۆر گرنگە باوکان و دایکان پێش هەموو شتێ خۆیان پەروەردەیەکی دروست کرابێتن خۆیان بە ڕۆژوو بن ئەمجا بە منداڵەکە بڵێن بە ڕۆژوو بە خۆیان کردەوەی باش بکەن ئەمجا بە منداڵەکە بڵێن کردەوەی باش بکە وانە ئەگەر باوکێک بۆ خۆی جگەرە بخوا بە منداڵەکەی بڵێ نابێت جگەرە خۆی منداڵە بە قسەی ناکە باوکێک و دایکێک منداڵەکەیان لە بە ڕۆژوو نەبێ بڵێ نەبێ بە ڕۆژوو بێ منداڵە بە گوێیان ناکە بۆیە زۆر گرنگە خۆیان ئەمە خاڵ یەکەم خۆیان ئامادەسازی ئەوەیان تیابێت کە
پەروەردەی منداڵ لە ئەستۆ بگرن بە سەرکەوتوی پەروەردەیەکەن دێنە سەر لایەنی ئەو بیئەی کە تایەژین ئەبێ ئەو بیئەیەکی گونجاو بیانی ئەو ماڵە ناڵێن باخەیەک و خانوویەکی گەورە نە ئەبێ ئەو منداڵە ئەو باوکو دایکە وای لێ بکەن کە ئەو ماڵە ئەو بیئە بەلایەنەوە بیئەیەکی گونجاو بێ بەو معنایی کە تۆ تەسەور کە ئەگەر مامۆستا لە قوتابخانەدا تەنظیمی قوتاب پۆلەکە نەکە پۆلەکە فەوزا بێت ئەگەر ئەم باوکو دایکە تەنظیمی ئەو ماڵە نەکەن ئەو بیئەی کە تایەن ئەو منداڵە ناتوانێت بە باشی عیبادەتی تیا بکە مەسەلەن بۆ نمونە تەنظیمی خەوی منداڵەکە بکەن ئەم منداڵەکەی بخەوێت ئەم منداڵەکەی لە خەوەستێت ئەم منداڵەکەی یاری بکات ئەم منداڵەکەی بچێتە دەرەوە ئەم منداڵەکەی بچێ بۆ سەردان ئەم منداڵە چی بکات ئەبێ جارێ ماڵەوەیان تەرتیبێکی جوان بکەن ژینگەیەکی باش و لەبار بۆ ئەو منداڵە فراهەمکەن لە ماڵەکەی خۆیدا مەسەل منداڵێکە بە ڕۆژووە قوتابیە ئەبێ ئەم باوکو دایکە هەوڵدەن ژوورێکی بۆ فراهەم کە ئەم منداڵە لەو ڕۆژەدا بخوێنێت بۆ ناکرێت بەرەڵای بڵێ لە متبەخەکە بخوێنە هەموو ژوورەکان دەر بە کەڵک نایە ئەمە پەیوەندی بەو بی ئەو ژینگەوەی ماڵەوە پاشان دێنە سەر منداڵەکە ئەبێ باوکان و دایکانی بەڕێز ئاگادار بن جۆرە لەفز و جۆرە قسەیەک و کردەوەیەک بەکاربێنن لەگەڵ ئەو منداڵەدا کە ئەو منداڵە پێی خۆش بێت تەشجیعی بێ بۆ منداڵەکە کە ئەرزم کردن ناکرێ جۆرە لەفزێک بەکاربێنن کە ئەو منداڵی پێ بشکێ ئەرزم کردن مەسەلەن جاری وایە بێ قیاسی منداڵێکی دراوسێتان بکەیت بڵێ وەڵاو منداڵی دراوسێمان بە ڕۆژوو بووە بەڵام منداڵی من دوو ئەمری نەمێنێ بەخوا خۆ ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەو منداڵان چێ بۆ مزگەوت خۆم ناتوانێت ئەو منداڵە دەرەجەی تەواوی هێنامەی من هەر ناتوانێت بە حەیاتی نابیتە بەشەر بە حەیاتی نابیتە ئینسان ئەم منداڵە ئەڕووخێنی لە داخەوە لە ناخە ئەی ڕووخێنی بەڕاستی ئەبێت تۆ کۆمەڵە لەفزی باش بەکاربێنین بۆ ئەو منداڵە وڵەکەم کوڕیشی دینم با بە ڕۆژوو بین پێکەوە ئێوارە فتارەکەینەوە پەروەردەیەکی دروست لە قسەکانماندا پاشان کاتێک کە ئێمە منداڵەکانمان پەروەردە کرد بە شێوازێکی باشی قسەکردن یعنی لە ڕووی گفتوگۆوە لە ڕووی گفتوگۆوە سەرکەوتوو بین لەگەڵ منداڵەکەدا لە ڕووی تەعامل و لەگەڵ منداڵەکە سەرکەوتوو بین ئەگەر نەمانتوانی سەرکەوتوو بین ئەگەر باوکو دایکێک نەیانتوانی لە ڕووی تەعامل و لەگەڵ منداڵەکە سەرکەوتوو بن باوکو دایکێکی باش نەبوون نەیانتوانی ڕۆژوی ڕەمەزان لای منداڵەکان خۆشەویستکەن با پرسی کەسێک بکەن ئەدێت چۆن تەعامل لەگەڵ منداڵەکانمان ناکەین ئەزانی زۆرێک لە منداڵەکان کە بە ڕۆژوو نابن کە نوێژ ناکەن خەتای باوکو دایکیانە چکە باوکو دایکیان خەبەری نەکردوونەتەوە بنش گوناهە هەر بە ناوی گوناهە خەبەری نەکردوونەتەوە کە گەورە بۆ نوێژ نازانێت نوێژ ناکات ئەو کچانەی کە لە چک ناکەن بڕێکی خەتای دایک و باوکیانە بە منداڵی وازیان لێ هێناون گەورەش بێڵێن منداڵە من چۆن بۆ نیکاحێک بۆ شارێک لەم شارانەی دەوروبەر نیکاحی ئافرەتێکم کرد دوایی کە مارەم کرد وتم خوشکی بەڕێزم ئەم لەچکەی داوتە سەرتا لە چکە مەلایەنە ئەچێ ینی لەبەر مەلا بیکەیتە سەرت لەبەر ئەم مەجلیسە بیکەیتە سەر هەستەکەم لە چک نادێ توێڵام مامۆسا من لە چک ناکەم قەت ئەوتم بۆ باوکیوتی مامۆسا مناڵە باوکی لە مەجلیسەکەیا بوو ئافرەتەکەم مارە کردبوو مارەم کردبوو دوای مارەکردنەکە عادەتم وایە تۆزە نەسیحەتیانەکەم باوکی ئەم کشەوتی مامۆستا هێشتا منداڵەوتمە بۆ داو بەش منداڵە درێ بەشوتم کاکە ئەگەر کوردەواری وتوانە ئەگەر دار بە شوڵی نەکرێ بە گۆچان کە گەورە بۆ ئەشکێت بۆیە بەشێک لە پەروەردە نەکردنی منداڵەکانمان کە بە خراپی پەروە خەتای ئێمەیە باشمان پەروەردە مامۆستا تا چەند لە قوتابخانەیە لەم پەروەردەیە ببوورە پێم بڕیت ئەوەی پێوترێ نەرمونیانی ئەوەی پێوترێ هەڵسو کەوتێکی هادی و هێمن لەگەڵ مناڵەکانە کە بێگومان لە تەواوی ساڵا بێ بەو شێوازە بێ بەڵام ڕەمەزان ئەمەمان زیاتر فێرەکە کە دایک و باوک بە شێوازێکی زیاتر نەرمونیانتر هەڵسکۆ لەگەڵ مناڵەکانیان بکەن تا چەند ئەمە گرنگە بۆچی گرنگە ڕەمەزان بیدایەتی کردنەوەی قوتابخانەیەکە کە مانگێک بەردەوامە بێت ئەم مانگە پەروەردەیەکەی بۆ ساڵێکی تر بە ڕۆژوو بێت بۆیە گرنگە ڕەمەزان کاتێکی دیاری کراوە بۆ نوێژکردن مەسەلەن بۆ لە چکردن ساڵ 12 مانگ بەردەوامە بەڵام ئەم ڕەمەزانە گرنگی لەوەدای یەک مانگە قوتابخانەیەکە یەک مانگە ئەم باوکو دایکا بێ ئێستیغلالی ئەو مانگە بکەن لەم مانگەیە پەروەردەی منداڵەکەیان بکەن بە ئەخلاقی شیرینی خۆیان بە قسەی جوانی خۆیان بە کڕینی دیاری خۆیان بە گێڕانی منداڵەکانن بۆ شوێنانی کە پێیان خۆشە ئەنواع و ئەشکاڵ
ئوسلوب بەکار بێنن بۆی ئەو منداڵە ڕۆژووی ڕەمەزانی لا خۆشەویست بێ ئەگەر گەشتە ڕەمەزان مەسە گەشتە ئەو سەری ڕەمەزان ئەم منداڵە بە ڕۆژوو بوو ئەو فەنیعمە دیارە لە قوتابخانەکە باش پەروەردەی کردووە بەڵام ئەگەر گەشتە ئەو سەری ڕەمەزان منداڵەکە تااقەتی تیا بوو بە ڕۆژوش نەبوو ئەم باوکو دایکە خەلەلێکیان هەیە خەلەلێکیانەیە لەوەی کە نەیانتوانیەوە بێ باوکو دایکێک زۆر بەداخەوە ئەگەر دوو لە ڕووی جەنابتان سەلاجەکەیان تێکچێ لە ماڵەوە ئەگەر لە ماڵەوە موجەمیدەکەیان تێکچێ ئەچن وەستایەکی بۆیان چاکیکە سبلیدەکان تێکچێ یەک شەو ناخەون بۆ گەرمایەچن وەستایەکەیان سبلیدەکان تێکچووە ئەبێ بۆ چاکە کاکە پەروەردەکردنی منداڵەکەت نازانی وەستایەکیش بێنە بۆی فێرت کە عیب نییە عیب نییە مامۆستایەک بێنەکە لە عیلم و نەفسە شارەزا بێ مامۆستایەک بێنە لە پەروەردەیە شارەزا بێ مامۆستایەک بێنە لەگەڵ منداڵە ڕاهات بێ و شارەزا بێت چۆن منداڵ وا لێ بکاکە عیبادەتی لا خۆشەویست بێت دراوسی لا خۆشەویست بێ میوانی لا خۆشەویست بێت دایک و باوکی لا خۆشەویست بێ کۆمەلگای لا خۆشەویست بێ پاک و خاوێن بێ لە ماڵ هەڵسوکەوتی باش بێ مامۆستایەک بێنە ئەوە گریمان سەلاجەکە تێک چۆ کاکە وەستایەکت بۆێنە ئەمیش بێنە ئەم پارەشی نادەیت جاری وایە ڕاستە منداڵ زۆری پێخۆشە ینی پێی بڵی بە ڕۆژوویت یا خۆی ئەڵێ بە ڕۆژوم لە کاتێکە ئاوەخوا نانەخوا زۆر جار ینی بەبییرمان دێ هەندێک لە دایکان و باوکانی ئێمە پیان توین کوڕم بەوە ناشکێ ڕۆژوو بە فلانشت و فلانشت و فلانشت ناشکێ بەس بۆی کە هەندێشتمان لێمە ناکەن هەندێک شتی کە بخۆین بۆی کە ڕابین جارجار دایک و باوک هەندێک لەو شتانەش با بە منداڵەکەی لەو خواردنانە بەس پێ بڵێ تۆ ڕۆژۆکەت نشکاوە فی سەبیلی ئەوەی کە وتمان ڕابێ ئەمە تا چەند دروستە چەند ناچێتە بابی درۆوە دروستە بۆ تەدریبکردنی منداڵەکە ینی تەدریبی پێ بکەیت تەدریب ینی تۆ منداڵەکە جایی وایە بۆ نوێژەکە یەک ڕقعاتی پێکە یەکەم جار ئەمە هیچ گونابارێک ناوێت بۆ منداڵاڵی بە ڕۆژوو بە منداڵەکە زۆری تینەوە ئەبێت ئەچێ پەرداخی ئاوەخوات هەڵە بەردا بڵێەوە نشکاوە ڕۆژۆکەت ڕای بێنە ڕۆژوو لای خۆشەویستکە ئەمە کۆمەڵی ئوسلوب بە تەبنە و جەنابەت ئاماژەت پێکرد کۆمەڵی ئوسلوب بە بەڕاستی ئەگەر بەکارمان هێنا بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان ئەو منداڵە زیاتر ڕۆژۆکەی لا خۆشەویست دەبێت ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەوە ڕێگەی کە باوکان و دایکانی ئێمە کە جەنابەت فەرمووت ئاوایانەکە لەگەڵمانە بە منداڵی بەڕاستی توانیویانە منداڵ تەدریبێک پێ بکەن بۆی بتوانێت کاتێک کە باڵغ بوو بە باشتری شێوە بە ڕۆژوو بێ خەڵکیش بیلفعل بەبێ ئەوەی کە ئەم دایک و باوکە خوێندەوارەیەکیانە بێت توانویانە ئەو منداڵێک کە باڵغ بۆ یەکسەر بە ڕۆژوو بووە ئەمە زۆر گرنگە ئەم باوک و دایکانەی ئەم ڕۆژ بە شێوازێک ئەم پەروەردەی منداڵەکان بکەن یانە چیتیایە مەسەلەن من منداڵەکەم بە ڕۆژووە چیتیایە بڵێم منداڵەکەم ئەگەر کچەیان کوڕە ناوی بێنم بڵێم ئەمڕۆ فڵان کەسی منداڵمان بە ڕۆژوو ئەلحەمدوللە دەی ئەو منداڵە حەزی لە هەر خواردنێک بۆ بێ بۆ ئێوارە ئەوە بکەین چونکە بە ڕۆژووە کاک محەممەد دادە فاتیمە بە ڕۆژووە ئەمڕۆ ئافرەت حەزیان لە چی بوو ئەبێ ئەمڕۆ ئەوانی اختیاری ژەمی ئێوارە بکەن ئەم منداڵە چەندی پێخۆشە دوو مناڵە وڵا اختیاری مەغریب بکای من اختیارێکم تۆش اختیاری پاشێ بکە تۆ اختیاری بەیانەکەی بکە ئەگەر ینی مشارەکەیان پێ بکەی لە ڕەمەزاندا ڕۆژویان لا خۆشەویستە بێ بەڕاستی بۆی ئەبێت زۆرترین هۆکار بگرینە بەر بۆی کە ڕۆژوان لا خۆشەویست مەسەلەن بە ڕۆژ بڵێ ئەمڕۆ بڕیارە دەن 5 ناو لە ناوەکانی خی گەورە لەبەرەکەین خۆ پێچێ خۆی بیستی لەبەر بێت بڵێ نە ئەمڕۆ بە بەرنامە ئەمڕۆ 5 لەبەرەکەین بەیانی 5 لەبەرەکەین ئەو منداڵە مەشغوڵە بێ پێوە مەسەلەن مسابقەی قورئانی ئەگەر هەبوو لە تەلەڤیزۆنە لە مزگەوتێکدا مسابقەی قورئانی هەبوو بیبە بابی بینێ باوش تەرجیع بێت هەم دووری شێخەیتەوە لەوەی کە بیر لە برسێتی بکاتەوە بیر لە توینوێتەکەی بکاتەوە هەم بەڕاستی شتێکشی پیشانداوە کاتەکەشی ڕا بەڕاستی زۆر باشە مامۆسای بەڕێز ڕۆڵی مزگەوت و مامۆسایانی ئاینی جگەلەوەی وتمان خێزان دایک و باوک بە پلەی یەکەم دێت لە دوای ئەوان ڕۆڵی مزگەوت و مامۆسایانی ئاینی لە پەروەردەکردن و شیرینکردنی ڕۆژ و ڕەمەزان لە لای منداڵ چییە؟ مامۆستایانی ئاینی زۆر گرنگە لەم مانگی ڕەمەزانەدا هەموو مامۆستایەکی بەڕێز زۆر گرنگە لە مانگی ڕەمەزاندا وتارێک دوو وتار سێ وتاری باش ئامادەکات بە شێوازی تەقلیدی هەر بێم لە کتێبەکانە چی هاتووە بە شێوازێکە لەگەڵ عیلم و نەفسا تێکەڵی کات
لەگەڵ طیبا مەسەلەن تێکەڵی کات ئەم منداڵە لەگەڵ تەنمیەی بەشەریدا تێکەڵی کە ئەموتارە بە باوکو و دایکان بڵێت با منداڵەکانمان لەم مانگی ڕەمەزانە داوا لێ بکەن عیبادەتیان لا خۆشەویستکەین ئەگەر ئەم مامۆستای مەکتەب بوو مەسەلەن ئەگەر کاتی قوتابخانە بوو مامۆستای مزگەوت بوو ئەگەر 4-5 وتاری لەسەر منداڵدا و چۆنیەتی تەدریبکردنی منداڵ لە مانگی ڕەمەزاندا باوکو دایکیش پێکاکەم باوکو دایکە لەواچ هەموو شتێک نەزانن لەواچ هەر بۆ خۆیان بە تەقلیدی هەندێشت بۆ منداڵە بکەن بەڵام ئەگەر هاتوو لە مزگەوتدا دەرسێکە بوو بۆ باوکان بە تایبەتی کە مزگەوتەکان قەرەباڵغا عەسران و تاریکایە دوای تەراویحەکان لە کاتی تەراویحەکاندا لە 2 دقە داتوانی پێیان بڵێ ئەمە پەیوەندی بە باوکو دایکانەوە لە مزگەوتەکاندا مامۆستای مزگەوت ڕووی خۆش بێ لەگەڵ منداڵدا مامۆستا بەداخەوە با لێ ڕات بگرم ینی زۆر جار لە هەندێک مزگەوت جوێ لێ مامۆستا ئەو ڕایەتەوە بۆ دواوە هاوارەکە مناڵ عیبادەتەکانمان لێ تێکمێنەتان کەمە دەرەوە نەیاڵم یەکی جاریکە بێتەوە بە مزگەوتە یا ئیشە لە مامە حاجەکان خۆلانەیە جۆرێک لە شڵژان و غەوغا و دەنگدەنگ و ئەوەشیان نابێتەوە لە مزگەوتەکەیە ئەمە چۆن چارەسەرەکە بە حکمی جەنابی خۆشت ئیمامیت لە یەکێک لە مزگەوتەکانە ئەمە زۆر گرنگە بە مامۆستایانی چارەسەر ناکرێت کاکە خۆ مامۆستایانی دارحەیزەرانی پێ نییە بڕۆ دانەدانە بیان گرێت زەرم بیان خا لە مزگەوتە بەمە ناکرێت بەوە ئەکرێ مامۆستایی بەڕێز لە مزگەوتەکەیدا 5 گەنج زیاتر کەمتر ڕابێنێت کە چۆن پەروەردە لەگەڵ چۆن تەعامل لەگەڵ ئەم منداڵانەیە بکەین کە ئەم مانگە میوانی خوان لەگەڵ ئەو ئوسلوبەی کەوتم بەو شێوازە ینی ئەتان کەمە دەرەوە جاری کە نایاڵم بێنەوە مزگەوت لەگەڵ ئەمەیە ئەم ئوسلوبەی کەوت ئێستا ئەرز دەکەم با ئەم مامۆستایە 5 گەنج 5 کەسی مزگەوتەکە بۆ تەنظیمکردنی منداڵەکان بکا بە لیژنەیەک لیژنەیەکی بێت بە تایبەت بە منداڵەکان تایبەت بە منداڵەکان لە ڕێخستنیان لە خورما پێدانیان لە ئاو پێدانیان لە نەسیحەتکردن پاشان مامۆستا ناکرێ مامۆستای کەلیمەت بڵێت هیچ کاتم نەماوە پێ بڵێن کاتی هەواڵەکان ناکرێ بڵێن ئەتان کەمە دەرەوە ئەوە قسەیەکی هەڵەیە ئەگەر خۆشم بیکەم لە مزگەوتدا ئەبێ ڕوومان خۆش بێ لەگەڵ ئەو منداڵانەدا مزگەوتیان لا خۆش بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری سوپاس بووی کە لەم گفتوگوی تایبەت بە منداڵ لە ڕەمەزانە ئامادە بووی سوپاس میدەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێ هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین ڕۆژووی هەموو لایە قبوڵ خواتان لەگەڵ